خۆشەویستان لەگەڵتان بەردەوامین لە گێمی دووەمی یاری نێوان یانی ڕانێ و یانی سەورە لە ئێستادا یارەکە بەردەوامە هێرشێکی یانی ڕانێ بۆ سەر یانی سەورە بەداخەوە ماڵی گۆڵ سپاس بۆ هاوکارمان کاک بستون ئیبراهیم کە ئەچی ئەمڕۆ ئەچی تۆمارکردنی یارەکەی لە ئەستۆ گرتووە و لەلایەن بەڕێزیەوە کامێرامان یەکرێ سپاس بۆ ڕۆژنامەنووس بستون ئیبراهیم
یاری نێوان یانی ئیڕانی و یانی سەرۆرە بەردەوامە. ئێستا ئێمە لە گێمی دووەم داین. تۆپ لای یاریزانانی یانی ئیڕانیەیە. هێرشی یانەی سەورە. لێستادا سەگێک هاتووە ناوڕاستی یاریگا بوو. یارێکە دەستی پێ کردەوە. هێرشێکی یانی ئیڕانیە، هێرشێکی یانی ئیڕانیە بەداخەوە پسڕێنرا لەلایەن یاریزانانی یانی سەورەوە. بەڕێزان ئەگەر بتوان هاوکارمان من لایڤەکەمان بۆ شێر بکەم بۆی بتوانن زیاترین کەس ببینێت. لێدانێکی ڕاستەوخۆ بۆ یانی ئیڕانیە.
هێرشێکی ینی سەورە مەترسیدار بۆ ینی ڕانی هەبوو بەڵام لایەن یارزانانی ینی ڕانیەوە شکستی هێنرا. هێرشێکی ینی ڕانیا بەداخەوە لەلایەن گۆڵچی ینی سەورەوە وەرگیرا. هاندەرانی یانی ڕانی داوای گۆڵی دوم دەکەن. هەڵدانی لە زۆر سپاس بۆ هاوکارمان ڕۆژنامەنووس پێستون ئیبراهیم کە ئەچی ئەمڕۆ تەسفیری لایڤەکە لە ئەستۆی بەڕێزیانە. سپاس بۆ بەڕێزیان.
یاریەکە بەردەوامە بە ئەنجامی گۆڵێکی بە بەرامبەر بۆ یانی ڕانیە. إذا ڕاستە خۆ لە ژیانی ڕانیا بەڵام بۆ دەرەوەی هێرشی پێچەوانی بەردەوام هەیە لەلایەن هەردوو شتەکەوە.
سپاس بۆ هەموو بەڕێزان کە تا ئێستا لەگەڵماندان لە لایڤەکەدا سپاس بۆ پشتگیری و پشتیوانی بەردەوامتان یاری نێوان یانی ڕانێ و یانەی سەورە بەردەوامە بانجامی گۆڵێکی بێ بەرامبەر لە بەژەوەندی یانەی ڕانیا هێرشێک لەلایەن یاریزانانی یانەی ڕانیەوە سڕێندرا لەلایەن یاریزانانی سەورە هێرشێکی پێچەوانە
بەڕێزان 1-0 لە بەژۆندی یانی ڕانیە. هەوەش هاندەرانی یانەی ڕانیا لە ناو یاریگەی ئازادە ڕژنوارێکی زۆر لە هاندەر ئامادەی بینینی یاریەکەن لە ناو یاریگەی ئازادە ڕەش لە شاری ڕانیە. بەداخەوە هێرشێکی زۆر باش و بەڵام نەبووە گۆڵ. چەند دەقەیەکی ماوە بۆ کۆتایی یاریەکە. ڕای خۆتان بنووسن ئەنجامەکە بەردەوام دەبێ یان گۆڕانکاری بەسەردادێت. سپاس بۆی خۆشەویست کە تا ئێستا ڕاستەوخۆ لەگەڵمانن بۆ بینینی یاری نێوان یانی ڕانە و یانی سەورە. سپاس بۆ پشتگیری پشتیوانیتان. ئەنجامی یاری تا ئێستا 1 گۆڵ بەرامبەر بە 0 لە بەژەوەندی یانی ڕانیە.
هێرشێک هەبوو بۆ سەریانی ڕانیە بەڵام دوورخراوە لە یاریزانانی یانی ڕانیەوە. هێرشێکی یانەی ڕانیا بەڵام بەداخەوە گۆڵی گرتی. دەست خۆش بۆ نمایشە جوانە هاندەرانی تۆش و خۆشی خستە ناو هاندەرانی یانەی ڕانیەوە. با هیوای سەلامەتی بۆ یاریزانی یانەی ڕانیا. بە هیوای سەلامەتی بۆ یاریزان. لەنێو چەپڵە ڕێزانی هاندەرانی یانەی ڕانیا هیوای سەلامەتی بۆ یاریزانەمان. بە هیوای سەلامەتی بۆ یاریزان کاردۆس. حكم هواك كارلوس هواك ولد والله یاری بەردەوامە هێرشێکی یانەی ڕانیا هێرشێکی یانەی ڕانیا بەڵام پچڕێنرا لەلایەن یاریزانی یانەی کارتێکی زەردی پێدرا و یاریزانی ژمارە چواری یانی سەورە. لێدانێکی ڕاستەخۆ لە بەرژەوەندی یانەی ڕانیا. بە ئومێدی ئەوەی یانەی ڕانیا سەرکەوێت بە پلەی یەکەم بۆ خولی پلەیەکی کوردستان. لێدانێکی ڕاستەخۆ بەڵام
بۆ دەرەوەی گۆڵ. هەڵا بەداخەوە بۆ دەرەوەی گۆڵ. گۆڕینی یاریزان درێسی ژمارەدا یاریزانی یانەی ڕانیا لە نێو چۆپڵەی یاریزانانی یانەی ڕانیا هاتە ناوەی یاریزانی ژمارە 14 یانی ڕانیا. سپاس بۆ بەڕێز کە تا ئێستا لە لایڤەکە لەگەڵماندا ماون بە ئومێدی ئەوەی کە بە شێوەیەکی جوان یاریەکەمان بۆ گواز بێتنەوە. بە ئومێدی بتوانن لە لای خۆتانە لایڤەکە شێرکەن زۆرترین کەس ببینێت. دروستنەوەی تۆپ لەلایەن بە ئومێدی مسۆرگەکردنی سێ خاڵی ئەم یاریە با بردنەوەی ئەم یاریە ڕانیە دەبێتە خاوەنی 9 خاڵ. یانەی سەورا گۆڵی تەعادولیان کرد. دعوة هذا دعوة مزيد طاو طاو
لێستادا هەردوو یانەی ڕانیە و یانەی سەورە با گۆڵێک بەرامبەر بە گۆڵێک یەکسانن. یارێکە نزیک دەبێتەوە لە خولەکەکانی کۆتایی با یەکسانبوونی هەردوو یانەی ڕانیە و یانەی سەورە. لەلایەن گۆڵچی یانی ڕانیەوە شوت لێ دەدرێت بۆ ناوڕاستی یاریگا. لێدانێک لەلایەن گۆڵپارێزی یانی سەورەوە گیرا. لە نێو چەپڵەڕێزانی یانەی ڕانیەدا هاندەرانی یانی ڕان داوای گۆڵی دووەم دەکەن. دوو دەقەی ماوە بۆ کۆتایی گێمی دووەم.
هێرشێکی یان ئێڕانیە هێرشێکی یان ئێڕانیە کۆتایی یاری نێوان یانەی ڕانیە و یانی سەورە بە یەکسانبوون بە گۆڵێک بۆ هەردوو لە سپاس بۆی بەڕێز کە تا ئێستا لەگەڵماندا بوون بەداخەوە هەردوو یانە یەکسان بوون یانەی ڕانەیە لەم یاریەدا توانی تەنها خاڵێک بەدەست بێنێت لاپتۆپ کۆتایی هاتنی یاری نێوان یانەی ڕانیە و یانەی سەورە ژمارەیەکی زۆر هاندەری یانی ڕانی لەگەڵ سپاس کە تا ئێستا بینەرمان بوون دیمەنی ڕاستەوخۆی کۆتایی هاتنی یاری نێوان یانی ڕانیە و یانەی سەورە بە ئەنجامی یەک گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بۆ هەردوویانە سپاس بۆی بەڕێز کە تا ئێستا لەگەڵمان بەردەوامن والله قولتني عيبت كده ڕاستەوخۆ لە ناو یاریگای ئازادەڕەش لە شاری ڕانیە لەگەڵتان بەردەوامین خاندەرانی یانی ڕانیە ڕگران بە ئەنجامەکە دیمەنی ڕاستەوخۆی ناو یاریگای ئازادەڕەش دوای کۆتایی هاتنی یاریەکە دیمەنی یاریزانان
سپاس کە تا ئێستا لەگەڵماندا بوون بە هیوای ئەوەی لە یاری داهاتوودا یانی ڕانیا سەرکەوتن بەدەست بێنێت. سپاس بۆی بەڕێز کە تا ئێستا لەگەڵماندا بوون. کاتێکی خۆش.